چاکسازیکردن و گۆڕانکاری پێویستە بە گۆڕانکاری گشتگیر بی ئەوە نییە بێ وەکو جسمی ئینسانە ینی چاکسازیکردن گۆڕانکاری سیاسی وەکو جسمی ئینسانە جسمی ئینسان چۆن ئەگەر بڵێ وەڵاهی بەس ئەو دەستەم با بە تەواوی گەشە بکە بەڵام هەموو لاشەکەم گەشە نەکە کەواتە ئەو کاتی ئینسانێکی زۆر زۆر شاز و سەقەت دەردەچی وڵا دەستی تەواو دەستە ڕاستەکەم قەی ناکەم تەواو گەشە پێ دەکەم بەڵام تەواوی لاشەکەی تر باگەشە نەکات بەرەو پێش نەچی حکوومەتیش بە هەمان شێوەیە دەبێت چاکسازی لە هەموو سێکتەرەکان گشتگیر بی لە هەموو وەزارەتەکان بی لە هەموو دام و دەستگا و فەرمانکامی بە هەمانجیوی پێکەوە بتوانین پیکەن ئەگەر ناتوان چەندین ساڵە پێشنیار و پرۆژە بۆ کاربەدەستان و دەسەڵاتداران و حکومت نەدەم لەبەر ئەوەی پێم وایە چاکسازی سیاسی گۆڕانکاری سیاسی لە پێش هەموو چاکسازیەکانە ناتوانین بڵێ وەڵایم دەموێ چاکسازی ئابووری ئەنجامدەم چاکسازی کارجێری ئەنجامدەم چاکسازی دارایی ئەنجامدەم بێ ئەوەی کەوە چاکسازی سیاست ئەنجامدابی بۆیە زۆر گرنگە ئەگەر هەر کاتێک گۆڕانکاری لە هەرێمی کوردستان لە پێشمان بێ و بمانەوێ هەوڵی بۆ بدەین دەبیە کەم هەنگاو بە چاکسازی و گۆڕانکاری سیاسی و دەست پێ بکەین ئێستا متمانەیان گەیشتە ڕادێک کەوا وای لێ هاتووە دەتوانین بڵێن عەرەبی هاوردە بانگ دەکەن مەدح و سەنای ئەو حکوومەتەی بکە ئەگەر تەماشای بکەن لە پەیجەکەی خۆم بڵاوم کردەوە یعنی باسی هەندێک نووسەر و توێژەری عەرەبیان هینایە لە بەغدا و لە هەولێردا دەنیشن وەرە باسی ئەو کابینە و حکوومەتەوەمان بۆ بکە باش کابرای عەرەب لە ئاگای لە چیە لە حکوومەتی هەرێمی کوردستان دێ مەدح و سەنای ئەو حکوومەتە دەکا کەچی پێشتر ئەو قەڵەم فرۆشانەیە توان بڵێن بەداخەوە ئەو نووسەرە قەڵەم فرۆشانەی کەوە هەش بوو سەر بەدەسەڵات بێ ئێستا ئەوانش چاوەڕویان نەمایە بێن مەدح و سەنای ئەو حکوومەتە بکەن